لە دووری تۆ دڵی زارم ئەگەر زاری نەکا چ بکا لە چاوان خوێن وەکو دیجلە و فورات جاری نەکا چ بکا وەکو بولبول بە شین و ناڵە گوڵشەن گەرنشێوێنێ لە دەستی باخەوان شکوە لە بەجکاری نەکا چ بکا لە شامی پەرچەمت گەر شەمعی ڕوخسارت بگرسێنێ وەکو پەروانە دڵ گەر مەشقی دڵداری نەکا چ بکا لە گۆشەی بێکەسیدا بێ ئومید و بێ ئەمەل ماوە لە ژین بێزارە داوای مەرگی یەک جاری نەکا چ بکا کەسێ گەر بەستەی زوڵفی کەمەندی یاری شیرین بێ وەکو فەرهاد لە بێستون کۆکەنکاری نەکا چ بکا ئەم شعرە شاعرێک مامۆستا ئەوونیە کە خەڵکی کۆیە و یەکێ لە شاعرە کلاسیکەکانە کە شفێک پێم وا بێ شاعری سەدەی بیستە کە عمرێکی دوور و درێژی بووە.